سڵاتان لەبێ ئەوڕێیان لە ڤیددیوەیەکی چاوەڕوان کراو لەگەڵتانم یعنی ڤیددیو چاوەڕوان کراو ناتان برێم چاوەڕوان نەکراو لە بەرەوەی پێتانم وت کە پرسیارەکانی خۆتان بنووسن زۆربەی خەڵک لە فەیسبوک نووسیبیان هەندێکیان لە یوتیوب نووسیبیان یا وەڵام دانەوەی ئەو پرسیارانەی ئێوەیە کامل لە منتان پرسیە. ئەو ڤیددیو بە سپۆنسەری کۆمپانیای ئارشۆ دروست کرایە و بڵاو دەکرێتەوە و لەنەو پاش ڤیددیوەکانی ما لەو ستایلەی بە سپۆنسەری کۆمپانیای ئارشۆ دەبیتن. چەناڵێکی نازدارم لە هینیان لە لینکی دیسکریپشنەکەی دەیدۆزنەوە بە ناوی ڕێشاغ برادری خۆمە لە تەلەڤیزیۆن لەگەڵمە کوڕێکی هونەرمەندە بەجددی هونەرمەندە ینی هونەری هەیە دەست و پەنجەی هەیە لە وێنە کێشان لە دروستکردنی گرافیک و تەرتیبات بچێت ئەگەر حەز دێ فێری ئافتەر ئیفێکت بی لە لینکی دیسکریپشنەکەی کەناڵی ڕێشاخمدانە بڕۆن سەیری بکەن. هەروەها ئەگەر حەز لێ پلەیستێشن 4ی بە دیاری وەربگری یاخود کۆنسۆڵێک بە دیاری وەربگری دارین گەیم چەناڵی یوتیوبی دارین گەیم بکەرەوە یان فەیسبوکیان بکەوە یان ئینستاگرامەکەیان بکەوە زانیاری زیاتر وەگرە بزانە چۆن دەتوانی ببیتە براوەی خەڵاتێکی بەبەلاش بە خۆڕایی بە فری بڕم بیدۆزنەوە زوو لایک و سابسکرایب تەرتیبات شتی بکەن. ئەو ڤیددیوی من لایک و سابسکرایب کە خۆشەویستن و هەمووان ئەو ڤیددیوەیە دەبینن شکلەکە گۆڕایە ستۆدیۆمان هەیە تەرتیبات شت لایتینگ ئەو لە کامیرەمانمان هەیە میکەپ ئارتیستمان هەیە کامیرەمانەکە برادەرمە ینی برادری شخصیمە میکەپ ئارتیستەکەش خێزانمە ئەنگۆ دەرێن ئێستا ژیرە شتت بە بەلاشە یا تەمان بەلاشە تەوانە هەم برادەرتە ویلوشی بە پار دەکەی وایە کاک ئەحمەد ڕێستەیە ئەوعایەتم پرسیارێکی زۆرتان نردبوو پرسیارەکەم سکرینشۆت کردیە و ناوی یەکە بەیەکەشتان دەخینەوە. برادەرێک لە فەیسبوک بە ناوی نەهرۆ باروت نازانم ناوی نەهرۆ باروتە نازانم بارود ناوە یان هەر حەزیرێ ناوی بارود بەکاربینی. سڵاو کاکە ژیر دەستی پلەیستێشن 4ەکەم کەم کێشەی هەیە دەبێت ڕووی بەرامبەر پلەیستێشن 4 بێتەوە کار بکات کێشەکە PS4ەکەی یان دەستکەکەی یارمەتی سوپاسان دەکەم تاوان دەستکەت تاوانێ برام ڕوو دەستکە لە بازار دەستکەی بکرێت $45 مشکەکەت علاج دەبێت دەستی دوژمەکە دەستی دووبەکەلێک نا یەکەچ کە بەناوی شەهد فات عەبدوڵڵا دەڵێ باشترین یاری لای تۆ چییە The Last of Us بەشی یەکەم بڕۆ تاقیکەوە لە پلەیستێشن 4 هەیە. هەڵکەوت ئەسعەد حەسەن دەڵێ سڵاو کاکە ژیر بە بڕوای تۆ لە 2021 هیچ فیلمێک لە سەڤایرۆسی کۆڕۆنا دروست دەکرێت نازانم لە 2021 دروست دەکرێن 2020 دروست دەکرێت بەڵام بێگومان فیلمێک لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا دروست دەکرێت لەبەرەوەی هۆلیوود ئەو ستۆری لە قسە خۆی نادا یعنی ئەو ستۆریە خەڵک دەستی تەماشای دەکات. شاکار وەفا دەڵێ پرسیاری من زیاتر دەربارەی ژیانی خۆتە دەمەوێت خۆت زیاتر بە ئێمە بناسیێنی یعنی نازانم کو زیاتر خۆم بە بناسیێنم یعنی هەموو ڕۆژ دەمینم لە یوتیوبی جێتان دەنگم دەبی لە فەیسبوکی لە زۆرجی دەمەوێت خۆ زیاتر بە ئێمە بناسیێنی بۆ نمونە ژیانت خوێندنیتەوە کردووە ڕۆژان سەرقاڵەتی تو پلان ڕۆژانە ساعت بەشی ئیش و پلانەکان دەکەن ناڵە 20 ساعت بەشمان ناکە لەسەر حسابی خەوەکەی تەبعاً یاریکردن لەسەر حسابی خەوە تەماشاکردنی فیلم لەسەر حسابی خەوە. پرسیارەکان جواب دەمەوە شاکار گیان دەڵێ خوێندنیتەوە کرێت تەبعاً خوێندنم تەواو نەکردیە پێشتر لە کۆلێژی بنیادم بەڵام وازم هەیە لەگە برادەرەکەم ئەو برادری کە ئێستا تەسویرمە بۆ دەکاتن پێکەوە وازمانینە ئێستا چینەوە کۆلێژ ڕاگەیاندن مەرحەلەیەکی هەنێ قازین بە کوردیەکەی دەمانێت بزانین ئەومە پێتاوا دەکرێن پێتاوا ناکرێت چکە ئیش و خوێندن ڕێک دوورە. پلان ڕۆژانە چیە وەڵای هەر دەستمە خەوێ دەستمە دەوام دەستمە کولیە دەستمە دەوام دوادێم و ڤیددیۆی دەکەم داچا فیلمی دەکەم ئەتاری دەکەم یەکچ دەرم وەختە فەراخیانی ژیانیشم یعنی ئەو وەختانی هەشم بی تەوان دەبی خێزام لەگەر بێگەنا خۆتان زان ئێرە دیتە ئەوە ئەویت کە نارێم با دەرنەکردن نەمارێ. ئۆکێ محەممەد کەمال دەرێ چی وای لێ کردی وا سینەما و خۆش بووێ هۆکار چی بوو کە ئەو پیجە دانا ئۆکێ پیجەکەم دانا لە فەیسبوکی ئەگە دیتی بتانەگەنەتان دیت تکای بڕۆم بیبی لە لینکی دیسکریپشنەکەی دامنەیە تایبەتە بەشیکردنەوەی فیلم و ڕیڤیو فیلمەتە خوێندنەوە بۆ فیلم دەکەم مەبەستەکەی من ئەوەیە دەمەوێت لە فەیسبوکیش لە پیجەش فەیسبوکیش هەبێ ئەویش عینێک وەکو یوتیوبەکەم ئەکتیڤ بیتن مەبەستەکەم تەنیا ئەوێ نایب قەرداقی دەڵێت تەمەنت چەندە قەرەچۆقی نە قەرداقی ببوورە تەمەنت چەندە 25 ساڵ چی وای لێ کردی گەیمت خۆش بێڵی حەزم لێ بکەم ئەو یاریە چی بوو کاری لێ کردی تا ئێستا لەلای خۆت ئەو یاری کاری لێ کردی ما Red Dead Redemption 2 لە بە ستۆریەکەی چکە ئارثەر یەکە لە باشترین کارکتەرەکانی یاری لە مێژوودا سۆران دەڵێ فیلم و یاری دوشتی سەرچین چێژبەخشن ژیان لە ژیانی تۆ کامی هەڵدەبژێری فیلم یان یاری ئینشاءالله ئەرێوە لە پرسیارێکی ئاسانی ژنێ برامە هەمە گەڵب مەڵبەش ناردێ خەرک بەغەڵەت تێدەگا بەڵای فیلم یان یاری طبعا یاری ئەجە فیلم چکە لەناو یاری ینی وەکو برێ یاری فیلمیش تێدایە بەڵام فیلم یاری تێدا نیە پرسیار خۆشترین فیلم بەلاتەوە چییە Pulp Fiction باشترین یاری بەلاتەوە کامەیە The Last of Us PUBG یان Fortnite هیچیان PUBG as a Fortnite هیچیان بەڵام PUBG as a Fortnite خۆشترین فیلم فەرقی هەیە لەگە باشترین فیلم لێ دەڵێن Pulp Fiction چکە خۆشە بەڵام باشترین نیە لەکرم باشترین یاریش فەرقی هەیە لەگە خۆشترین یاری باشترین یاری The Last of Us بەڵام خۆشترین یاری Red Dead Redemption ڕێبین دەڵێ سەرسامی بە چ کارکتەرێک لە فیلم و گیم لە فیلم بە کارکتەری لە فیلم نا بەڵام لە مسلسلەی جواب بدەمە لە مسلسلەی سەرسام بە کارکتەری تۆماس شێلبی لە زنجیرەی پیکی بلاندرز لە گەیمیش بە ئارتەر مۆرگان لە Red Dead Redemption 2 ئەو پرسیارە مهمەکەیە
باوان ئەیکەی دەڵێ ڕسمە چی دانایەت خۆ ڕسمی سیارەت چی دانایە سیارەکەش ئەڤەلۆنی قەدیمە کە زۆر مهمە باوان دەڵێ عاشق بووی ئەو پرسیارە مهمە زۆر هاوڕێیان پرسیار زۆر مهمە پرسیار زۆر گرینگە هەموو کەسێک دەبێت خۆی پرسی عاشق بووە یان عاشق نەبووە بەڵێ عاشق بووم ئەو کەسی عاشقش بووم ئەلێ دانیشتە بەرامبەر خۆمە پیام دەبرێ هەناوها عاشقی بووم و زاواجم لەگەڵی کرد تقریبا ساڵێک و چەند مانگە ساڵێک و 3 مانگە زاوازمان کردی ها بزانە عاشق بوونەوە هەمانش لە بیرەکەی ئۆکێ پرسیارە چکە دڵانە خۆ دێگلاکەوە برام ڕسمی جاوی کشت دانایە بەدرمە هیچم نییە بۆت بەس هیوای سەرکەوتن ئەحمەد شێروانی دەڵێ وەڵی بێزگە لە دەستخۆشی هیچ یەکم نییە هەر سەرکەوتی بی دەنگت نەرزی ئینشاڵە خارە مەمنونین ئادەم قادر ئەبوو بەکر دەڵێ خەونت چییە وڵای حەزمێ سارەی دۆست چاڵەنجەری بکڕم دوو دەرکەی ئەوە بیتن هەش پستن بیتن هێزی 750 ئاسپی بەس ئەیگرانە تقریبا بە 7 دەفتەریە پێم ناکەژێ حەزم لە زۆران زۆڤەرشتانی حەزم و سیارەیە طبعا خێزاش من تووڕێ باسێ سیاران دەکەم باز حەزم لێوانە بکڕم حەزەکە لە داهاتوو چی بەرزبێنی وڵای باسم کردی حەزمێ دۆست چاڵەنجەری بکڕم بە 7 دەفتەریە بارزان دەڵێ میسیان ڕۆناڵدۆ وڵای هیچیان تەشێت تۆپای ناکەم حیاتم بەڵام کاتی خۆم ینی معجزبی ڕیالی بووم بەڵام زۆر معجزبیش نەم یعنی تەشێت تۆپای ناکەم بەجددی مەجای تۆپانم نییە یوسف کەریم دەرێ داهاتی مانگان لە یوتیوب چەندە وڵای داهاتی مانگانە لە یوتیوب جارێکەمە تقریبا مانجی ڕابردوو یعنی دوو مانجی ڕابردوو تقریبا 150 دلار من حساب کرد چەند پارەکەم وەرنەگرتی هەڵە ناو حسابی یوتیوبمە نازانم کووەریگرم چکە نازانم گووەگرم بەڵام 150 دلارم تقریبا لە هاتەوە چکە لەسەر داهاتی یوتیوب ناژم چکە یوتیوب بەس دڵخۆشی دەکەم لە پارەی ناکەم جارێ ها توێ تە بزنسەوە مۆزوع چکێ فیلم و یاری تا چەند کاریگەریە بۆ لەسەر ژیان و پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی سۆزداریت پەیوەندی سۆزداری هیچ پەیوەندی بە فیلم و یاری منەوە نییە وڵای تقریبا فیلم کاریگەری هەیە چکە ئەگەر خێزانم تەماشای فیلمی نەکرد بەلەوانەیە یەکترمانە ناسی بەو نوعی گەیم بەشەی گرنگە لە ژیانم ئۆکەی زێوەر دەڵێ لەگەڵ کامی یوتیوبەری کورد ناسیاوی تێ وڵای ناسیاوی نییە بەس برادری زۆر بەیانم بەس بەرنامج کۆمپیوتەر مۆنتاژ دەکەی بە فاینەڵ کەتی مۆنتاژ دەکەم بێستون ئێم نقطە مەجیدەکەش عندیکە نووسە دەڵێ کاکژیر بەڕای شخصی خۆت وەڵام بدەوە لە هەموو ڕوون خوا بەلاتینی لە هەموو ڕوویەکەوە گرافیک و یاری و هیتر PS4 یان Xbox One کامیان باشترن بڕای خۆت پێ برێ Xbox One X لە PS4 Pro بەقوترە Xbox One لە PlayStation 4 زایفترە یعنی بەیسەکەیان بەڵام Xbox One X لە PlayStation 4 Pro بەقوتر کاتە Xbox One لە ڕووی گرافیکەوە باشترە بەڵام PlayStation 4 لە Xboxی باشتر چکە گەیمی ئەکسکلوسیڤی زیاتر هەرچەندە Xbox One ئێستا گەیم پاسی گەیمی زیاتر هەیە لە PlayStation 4 لێش حەزم لێ داهاتوو خێزام نبینی ئەزنی Xboxش بکڕم پارەی پێ بدەم زۆر سپاس بۆ توش لە کۆمنتەکەت حەمەڕەشید زۆر خۆش دەکەم کۆمنت زۆر خۆش بدەنووسی سڵاو کاکەژی زۆر سپاس دەکەی ماندوو نەوێ پرسیارێکم هەیە ئەوە تا چەند ماندوو بوون لە دروستکردنی ڤیدیۆکان بێتە هۆی زێت بڵاو بوونەوەی بابەت زۆر خراپ بخینەوە لە یوتیوب و کوردیەوە مەبەستمەوەیەک کاکە وڵای میمە ڤیدیۆی یوتیوبی لەبەس میمە لەبەرەوەی دەمێ هۆشداری بڵاکەین ئێستا زانیاری زۆر هەڵە خەڵک لە یوتیوب بڵاو دەکاتەوە ناویان ناڵێم مەقسەدم کەسیش نییە چکە برادێک ڕۆژە قسە کرد لێم تووڕە بوو ناوەکەی ناڵێمەویش لێم تووڕە بوو گوت بووم خەڵک هەیە بەس ڤیدیۆ چالنج ماڵنج شتان دەکەن کاکە ڤیدیۆ چالنجش جوانە خەریتم شا دەکەم مهمە بەڵام گرنگترینش لە یوتیوبی ئەوەیە کە تۆ زانیاری بەخشی و زانیاری خۆش بەخشی بە شێوەیەکی کۆمیدی پێشکەشکەی خەڵک ینی دڵی بڕێتەوە ئۆکەی یەکچکە دەرێ ناوی فرانکسین تریگۆیە نازم خەچێن دەری برام و ناوت ئەندکێ چییە ڕزمەکە چییە بزانم ڕسمەکە دەزانم ڕزنیڤڵە تاوا مادەم ڕزنیڤڵ دانایەتەوە میمی چی یاریەک بەڕایەوە باشترین یاری ستۆری هەبووە Red Dead Redemption 2 باشترین ستۆریە بۆ تا ئێستا ئیتس هۆشنگ دەڵێتن باشترین یاری لای تۆ چییە باشترین ها The Last of Us هەمە کوردی HD بتخۆم HD ها 4K نییە هێشتا نەبیتە 4K بەس HD بۆچی ئەوە نەخۆشەویستی لە چۆن نەخۆشەویستم حیاتم چکە خۆشەویستم تا وەڵامەکەت وەگرت دانا حەچیم دەڵێ ئێستا ئیشی دۆبلاژ ناکەی ناوە قورعان لە تەلەڤیزۆن جارجارە هەندێک دەنگ و مەنگی خەبەری سیاسی هەیە مەسەلەن زاریوای دەنجی دۆناڵد ترامپی دەخینمەوە زاریوای دەنجی عادل عەبدولمەهدی دەخینمەوە دەنگە ئەنتیکۆپەنتیکانی سیاسی میاسی بەڵام وەکو ئیشی دۆبلاژ لە تەلەڤیزۆن شتی ناوەڵ ناکەم دەنگێکی زۆر شاستێ لە دۆبلاژ پێشتر ئیشی دۆبلاژم کرد لە کەناڵ نیولاین لێ هەندە دەڵێ هەندە نازم هەندە جە کچیان کوڕە دەڵێ باشترین و خراپترین فیلمت چییە باشترین فیلمم ها نەک خۆشترین باشترین فیلمم The Godfather پارتی 1 فیلمی ماندوو ماندی زۆر ناخۆش بوو خەوم لێکە لە سینەمای
لەگە خێزان چوین خەومان لێکە یان ئەوەندە ئیزعاج بوو فیلمەکە زۆر ناخۆش بوو دوای خەرگێ دەرێ فیلمێکی باشە و دەرەجەی باشیان داتی بەس دەکەم وە نییە زۆر ئیزعاجە فیلمەکەی سوودی ڤیدیۆیاری چێ لە کوردستان فێر زمانت فێر دەکات ڕێباز حەچم دەرە هیوای سەرکەوتنەوە دەخوازم سوپاس لەگەڵ توش کامە پێ باشترە و هەندێک کامیانی فیفایان PS باش یعنی PS خۆشتر لە فیفا بەڵام فیفا بەڕێی من هاوە بەڕێی ینی ڕێی منە ناڵێم ئەوە لەچیان باشتر بەڕێی خۆم PS خۆشتە لە فیفا و باشتریشە لە فیفا بەڵام فیفا لاعبی زیاتر و شتی زیاتر لە خەڵک پێیان هیمترە ڕێمە دییان بەش جای پرسیاری نادەم چکە نازانم چیان باشتر چێت پیشای ناکەم ئایفۆن یا گالاکسی تاوان ئایفۆن بەڕێی من هاوە هەمی بەڕێی منە ئەنیمی یان فیلم ئەوش بەڕێی منە PC یان Xbox یان PS4 ئەوش PS4 PC و Xbox One ئەوش بەڕێی منە ڕێی ئامنیە تکایە دوای نەچی بلۆ پێ باشتر ئەو باشتر لەویتر نەخێر ئەو بەڕێی خۆمە محەممەد بۆچی بابەتی فیلم و زنجیری لە کاناڵەکە دابەری وەدەنم کاکە فیلم و زنجیرە هینامە فەیسبوکی وەبیت زیابی چکە دەمێ یوتیوبەکەم زیادە بین لەنەوە پاش ڤیدیۆی من نابینەوە ئیلا بەو ستایلە نەبیت تا دەگۆڕم چناڵەکەم دەکەمەشتی نوێ بەرنامەی نوێم لە پێشاو حەز دەکەم پێتان بڵێم حەز دەکەم پێتان بڵێم یاڵە پێتان بڵێم پێتان نارێم زارێتیە دەبیت چاوەڕوان بن سپرایز بی مستەفا دەڵێ بیردۆکرێت لە داهات و کەسانی تر بهێن ناو کارەکەت بیکی بە گروپ ئەرێ وڵای حەزم لێ ئێستا تقریبا ئەوەی شەکە بتە گروپ کامیرەمان و مەکەپ و تەرتیبات و لایتینگ و ستودیۆ ئەشتانە تقریبا وایش دەست پێ دەکەین لە تاکە دەستیان پێکرد ئێستا گروپە ئیشاڵ بارزان سدیقکە مدیرمە لە تەلەڤزیۆنی یان یەکە لە مدیرار سپۆرتەکانی تەلەڤزیۆنی زۆرم خۆش دەوێت ئینسانێکی زیرەکە دەڵێتن بۆ ئاسپۆرت و ژیری سپاس دەکەم مەمنونم وڵی نازم بە ئاسپۆرت و ژیرم محەممەد عوبێد هاندەری چیانە و یاریزانێکی وڵی هاندەری هیچ یانەکرینیمەوە هاندەری هیچ یاریزانش نیمە ببوورە سپاس دەکەم لە پرسیارەکەت تەمان ئێم عەبدوڵڵا گادۆڤار 2 یان ڕێدێت 2 بە هیوای سەرکەوتن گادۆڤار 2 یان ڕێدێت 2 تەمان ڕێدێت 2 جە گادۆڤار 2 سەرتا سڵاو تا سپاس ناوەڵە استفادەی ئەوەندە زۆری نیە یوتیوب بەڕاستی محەممەد ڕەجەب دەڵێ پلاین داهات و چێ بۆ کەناڵی یوتیوبەکەت دەبینن وەستایلەکەی بەرەبەرە دەگۆڕم کوالەتی ڤیدیۆکان بەرز دەبتەوە ئیشەشی دەکەم لە کوردستان نەکرابی تەحەدایەوە ناڵەم یوتیوبەرەکانی کە خراپم بەڵام ئیشەشی دەکەم لە کوردستان نەکرابی تقریبا کەناڵێکی ئاسمانی تەلەڤیزیۆنتان و دەیمە ناو یوتیوب بە بابەتی خۆش سەرنجڕاکێش دوانان لۆژیک گەیم پڵی دانانێت ژیلۆ گەیم پڵی دانانێت گەیم پڵی دانانێم کاکە مەجای یاریکردنم نییە مەجال مێ یاری بکەم بەڵام مەجای یاریکردنی ڕیکۆردکردنی ئەز 5 کەس تەماشاشی ناکە ئەوە ڕخنەیە لەنگۆ بەڵام حقیقەتە وەزە تیڤی پرۆگرام پێشکەش ناکەی ئەگەر هۆکارێک تایبەت نییە چاڕوانی وەڵام وڵای حەزم لێ پرۆگرام پێشکەشکەم بەڵام حەز ناکەم لە تیڤی پرۆگرام پێشکەش حەز دەکەم لە یوتیوب پرۆگرام پێشکەم لە بۆنگۆ کەس تەلەڤیزیۆن ناکە ڕۆخانی خەکە چکەم تەشە تەلەڤیزیۆن دەکات کورتێک ژیانی خۆت خوێندن تاوا کرێ خوێندم جواب داوە کە خوێندم تاوا نەکرێت قوتابیمە لە کۆلێژ ئەگەر خوێندن تاوا بڵێ هیوای سەرکەوتن سەرچاوم محەممەد خۆشترین یاری باتڵ ڕۆیاڵ بەڕای تۆ کامەیە پەبجی تقریبان زۆر گەیفم بە باتڵ ڕۆیاڵ نییە بەڵام ئەگەر باتڵ ڕۆیاڵ بکەم پەبجی دەکەم ئەو هەیە ئەحمەد محەممەد کاکە ئەزێت نەبی سێ پرسیارم هەیە ئەوی بابە سێ پرسیار یەکەم زۆرە ماکبوک پرۆیەکت هەیە ماکبوک پرۆی یۆزانم 2015 15 ئینچە ڕامی 16 گیگایە لۆیش مۆنتاژە دەرەجەیەکە کە پارە هەبیتن تقریبا بە 15 تا 25 وەرەقەی لەو مابینەیە دەرەجەیەک لاپتۆپە لۆیش مۆنتاژی بەس بەرنامە مۆنتاژەکەی فاینال کات پرۆ بەس لە ماچی هەیە بە زۆرە کامێرەیەک هەیە کانونم هەیە بەڵێن دەڵێ ڕاتی دەربارەی بازرگانی فیلمە سینەمایەکان شتێکی چاکە ئیشاڵە کوردستانی ژوە لێ دیار سەرکەوتوی 20 سپاس هەواداری دیسی یان مارڤڵ محەممەد دەڵێ وڵا هەردووچیانم هەردوو پێ خۆشە وە خۆشەویستین کارکتەری کۆمیک لای تۆ چییە جۆکەر دانا کوردی لۆ بڕۆیە دامە دەبێت سنتەرێکی یاری و فیلم بکەیتەوە وڵای حەزم لێ ئینشاڵڵا میرا بی مەلەچی ڕسمەکەشی ئاهای کردەوە جەوی هەیە یان فکر دەکاتەوە فکر جەوی نیە فکر دەکات کابرا جەوی هەبی فکردنەوە حەز ئەکەیت یان خەت سلێمانیە حەز ئەکەیت لە کامیانە ئەو سلێمانی تاوا مادەم ئایەکەشیدا سلێمانی ئەو لەلەتیدا نیە سەرکەوتوترین دەرێ حەز دەکەی لە کامیانە سەرکەوتوتریت بۆ حەز لێکردن و سەرکردنی زوو دەگەشتنی فیلم گەیم میوزیک ئەلکترۆنیات موبایل تابلێت لای لە هەمووی باشم الحەمدولله ینی لە فیلمی یەکسەر تێدەگەم بێ مشکلەمە گەیمیش تقریبا باشترین لاعب جیهانی ماچنە ڤیدیۆش مێ بەنای باشترین یاریزان بەس لەو ڤیدیۆی زۆر خراپ یاری دەکەم ینی گەیمەرش زۆر باش نیمە میوزیک I love میوزیک نەبی ئەم ژیانم ناڕۆ ینی بەردەوام جێ لە میوزیک ڕادەگرم ناو سیارەی بی لە دەوام بی هیتفۆن بی هەر جێک بی ئەلکترۆنیات موبایل تابلێت کۆمپیوتەر ئەرێ وەڵی هیوایەت موبایلیشە يعني هواية تكنولوژیاشە ولا چوار مەجبورم یەک دانەی هەڵبژێری ئەگە مەجبورم یەک دانەی هەڵبژێرم میوزیک هەڵبژێرم دە پێش فیلم لە پێش گەیمر چکە میوزیک نەبی ژیان ناڕۆ بەڕاستی بەرهەم شوانەی دەستکەوتنی پارە لە یوتیوب چۆنە وڵای ڤیدیۆ بڵاو دەکەی خەر تەماشا دەکەی تەماشات پارە لە حساب دەکە بەڵام لە دنیای ڤیو یوتیوبی 1000 ڤیو 3 دلار لە کوردستان 20000 ڤیو 1 دلار ستا ڤیدیۆیەک میلیۆن 165000 کەس تەماشای کردیە یوتیوب تقریبا 80 دلار لە حساب کردیمە 165000 کەس تەماشای کردیە 1000 ئەوە 100 180 گۆ ئەوە 80 دلار
$80 من حساب کرا بە هەمووی $200 من حساب کرا $250 چوە سبسکرایب دەبی مشکل سبسکرایب نیە چەند بیاز دەکەوە 500 سبسکرایبی بەڵام ڤیو زۆربی پارە لە حسابە محەممەد سلێمانی 2000 نووسیتی زمان ئینگلیزی لە سەدا چەند باشە 2000 پرسیارێکراین جوابی دەمەوە زمان ئینگلیز بە چەند باشە سەدا بیتن 106 باشە تقریبا وڵای ناوەکە پێ ناخینەوە حەمە خۆڕانی خۆران نازانم ڕسمی چێشی دانایە لە پشتێکنەوە خۆشترین ڕۆژی ژیانە چ ڕۆژێک بوو ئەو ڕۆژەی زەواجم کرد دەبی قسەی بکەم ئێستا خام لێرە دانیشت ئەو ڕۆژە بوو لەگەر ڕۆژەش کەس دەبیەوە برێم چکە دوادێنێنەوە پان دەکاتەوە ئەو ڕۆژە بوو کە سیارەم گۆڕی علی ئێم شەیدی ناوەکەتم بەدرێت چکە شەیدی تێداکاتە تو معجبی ئیمنەیمی ئەگەر مەقسەری داد نابی کام فیلم کۆمیک باشترینە بەلای خۆتەوە کام فیلم باسم کرد کە بە کام فیلم باشترین بیتن گوتم گادفادر پارتیەک باشترینە کۆمیکم نەخینتەوە وڵایی ببوورە زانکۆیەک تاوا کردی محەممەد دەرێتن زانکۆم تاوا نەکردی هێشتا باشترین دەرهێنەری فیلم کامەیە لات کریستۆفەر نۆڵانە پێت بەیان ساڵسی یاریەکە بێتە باشترین طبعا لاست ئۆف ئەس پارت 2 خۆشەویستترین کاراکتەری ڤیدیۆ گەیم ئارتەر مۆرگن باشترین یوتیوبەری کورتچیە بەلای تۆ یان سێ باشترین طبعا ئەمن نیمە ئەوەیت کە هەموونە V for Vendetta یان فیلمەکانی مارڤڵ V for Vendetta ئەوجە فیلمەکانی ماچکە V for Vendetta فیلمێکی زۆر ڕاقیە بارزانگەری دەرێ خۆشتنی یاری ترسناک بەلای تۆ کامەیە لاست ئۆف ئەس پارتیەک کە یاریش ترسناکیشە عەبدولکەریم زرار کەریم دەرێ سەرکەوتوبی سوپاس برام ڕێستەیە بۆچی ئێستا سپۆیلەر بە فیلمەکان ناکەن ئاریاز ئەمیر دەکەم تەم شایوەیجم کە تۆ تەماشا ناکەی ئەناز عەبدوڵڵا سەرین دەڵێ باشترین فیلمت گادفادر باشترین زنجیرە برێکینگ باد باشترین زنجیرە فیلمت ستار وارز باشترین یاریت The Last of Us عیماد باسی زنجیرەی ڤایکینگ پێ وڵای حەزنە ڤایکینگی نییە عەبدولقادر دەگەی سەر تا سەڵە مامەژ چەند ساڵە ئەو بوارە کار دەکەی وڵای نازم لە منداریەوە نازم مندار مۆ دەبوو هاتمە ناو دنیای شی ڕکلام وەشتام دەکرد دوای چمە ناو کۆمپانیاش دوای چمە تەلەڤیزیۆنیش تەلەڤیزیۆنیش هادە ڕۆیشەکان بۆچی ڤیدیۆ لەگەڵ یوتیوبەرەکانی کە ناکە وڵای مەجالم نییە سوپاس دەکەم زریان بارزان پرسیارم نییە بەس هیوە مەمنونین طبعا ئەو یوتیوبەرێ دیکەم خیال زانست ترسناک کوشتان لە مێشکمە ڕێدت دوو بەرهەم دەڵێتن باشە من پرسیارە یەکەم نازانم سەر سەبارەت بە تۆ نییە بەس من هەر ئەوانە ئەمەوێ بپرسم من زۆر حەز دەکەم یاری ئۆفلاین کەم ئینگلیزیەکەم نازانم چی بکەم ئەمە کاکە تۆ ئینگلیزی فێربی یاری ئۆفلاین بکە تەماشای سەبتات دەکەی بکە شتەکە نەزانین پاسکە لە قاموسێدا فێر دەبی گرێتی لەگەڵ دەکەم دیار دەڵێ سێ پرسیارمێ سوپاس بۆچی یاری گەیم ناکەیت وڵی مەجای گەیمم نیە دەمەوێت شتەکان جیاواز بیت چکە هەموو یوتیوبەرە کوردەکان تقریبا گەیمی دەکەن شتەکە بڕک جیاواز بی چکە زۆر دووبارەیە نامێت دووبارەوی هۆکارتی واز دە لایوی ئاوتلاست هێنا وڵی ئاوتلاست بەس دڵخۆشی کردم ئەگە ناوەکەون و برێم بیکەمە بەرنامە هەموو ڕۆژێ بیکەم لێ هیچ کە چاوەڕوانی ئەوەی لەم مەکەن کە من گەیمی بکەم لە ناو شەناڵەکەی خۆم دەمێت بەرنامەی جوانتانە بکەن زیاتی گەیمی یوتیوبەک داهات بەکاردێنی نیاوەکو ئارەزوو تەمان ئارەزۆ زۆر خۆشەویستی جێم سوپاس دەکەم ڕۆڤیار دەڵێ سڵاو کاکەژی پرسیارێکم هەیە PS4 سپۆرتی PSVR دەکات لەوەی ئەکید باگە پلیستیشن VR تەیە پلیستیشن 5 بێتن ئە سپۆرتی دەکەیت بجێش لە بەجوز ناکە ئەو ڤیدیۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئارشۆ دروست کرایە و بڵاو دەکرێتەوە و لەنەو پاش ڤیدیۆکانی ما لەو ستایلەی بە سپۆنسەری کۆمپانیای ئارشۆ دەبیتن چەناڵێکی نازدارم لە هینیان لە لینکی دیسکریپشنەکەی دەیدۆزنەوە بە ناوی ڕێشاخ برادری خۆمە لە تەلەڤیزیۆن لەگەڵمە کوڕێکی هونەرمەندە بەجددی هونەرمەندە ینی هونەری هەیە دەست و پەنجەی هەیە لە وێنە کێشان لە دروستکردنی گرافیک و تەرتیبات شت ئەگەر حەز دێ فێری ئافتەر ئیفێکت بی لە لینکی دیسکریپشنەکەی کەناڵی ڕێشاخمدانە بڕۆن سەیری بکەن هەروەها ئەگەر حەز لێ پلیستیشن 4 بە دیاری وەربگری یاخود کۆنسۆڵێک بە دیاری وەربگری دارین گەیم چەناڵی یوتیوبی دارین گەیم بکەرەوە یان فەیسبووکیان بکەوە یان ئینستاگرامەکەیان بکەوە زانیاری زیاتر وەگرە بزانە چۆن دەتوانی ببیتە براوەی خەڵاتێکی بە بەلاش بە خۆڕایی بە فری بڕۆن بیدۆزنەوە زوو لایک و سبسکرایب تەرتیبات شتی بکەن ئەو ڤیدیۆی من لایک و سبسکرایب بکە خۆشەویستم و هەمووان